لە دوورەوە دەنگی بازە تۆقێنەرەکان دێت. نازاندرێت ئەمە مانۆڕێکی ئەمریکایە. گورزێک لە ڕێیە و لەسەر ئاگرێکی هێواش دەکوڵێت. تیمی 101 سوپای ئەمریکا یان ئەوەی پێیان دەڵێن بازە دەنگ بەرزەکان تیمێکی ئاسمانی ئەمریکایە و سەربازەکانی بە فڕۆکە و کۆپتەر هاتوچۆ دەکەن، بەڵام لە هەر شوێنێک نزیک ببنەوە مانای وایە گۆبەندێک بەڕێوەیە. تیمی 101 لە بەناوبانگترین هێزەکانی سوپای ئەمریکایە و ئەو ئەرکانەی پێدەست پێدرێت کە هیچ هێز و دەستەیەکی دیکەی سوپان ناتوانن ئەنجامی بدەن. ئەمانە توانایەکی بەرزی پلاندانان و جێبەجێکردنیان هەیە و زۆربەی کات لەو ناوچە سەختانە بەکاردێنرێن کە هێزەکانی تر پێیان ناگەن. وەک بازێکی چاوتیژ و لێزان بە بێدەنگی دەچنە پشتی سەنگەری دوژمنەکانیان، بەڵام لەپڕ بەدەنگێکی بەرز و پڕژاوەژا و گورز دەوەشێنن. تیمی 101 ساڵی 1980 دروست بوون، لە جەنگی دووەمی جیهانیدا بەشداری کردووە و دوای ئەویش لە شەڕی ڤێتنام و شەڕەکانی ئەفغانستان و عێراق بەشدار بوون. جموجۆڵی ئەم هێزە زۆر دەگمەنە تەنیا لە کاتە زۆر هەستیارەکاندا ئەمریکا لە مەیدانی شەڕ نزیکیان دەکاتەوە. ساڵی 2022 لە سنوورەکانی ئۆکرانیا نزیک بوونەوە بۆ ئەوەی ئەگەر باڵانسی شەڕەکە گۆڕا زوو بەهانای کێڤەوە بچن. جیاوازی ئەم هێزە لەگەڵ دەلتا و هێزە تایبەتەکانی دیکەی ئەمریکا ئەوەیە ژمارەیان زۆرە و لە دەیان هەزار سەرباز پێکاتون. زیاتر شەڕی کلاسیکی دەکەن وەک باقی هێزە نیزامەکانی تر، بەڵام ناوچە سەخت و پڕ هەوراز و نشێوەکان لە تایبەتمەندی ئەمانە. میدیا ئێرانەکان دەڵێن ئەم هێزە ئێستا لە عێراق و وەرێمی کوردستان هەیە و جموجۆڵێکی نائاسایی دەکەن. گومان بۆ ئەوە دەچێت کە گورزێکی وەک ئەوەی ڤەنزوێلا بۆشێنن. ترسەکە هەر ئەمە نییە، بەڵکو ئێستا قسەیەکی جددی هەیە کە هێزی دەلتا لە سنوورەکانی عێراق نزیک بووبێتەوە و کارێکیان لەژێر سەردا بێت، بەڵام نازانرێت ئاخۆ هیچ کردەوەیەک ئەنجام دەدەن یان ئەمەی ڕوو دەدات تەنیا نمایشی هێزی بازووی ئەمریکایە.